حزب کوردستانیەکان لە کەرکووک داوای دابەشکردنی پۆستەکان بە پێی بەرکەوتەی هەڵبژاردننی ئەم خولەی پەرلەمانی عێراق دەکەن. کورد لە دەسەڵاتی ڕەهای یەکەمی شارەکەوە ئێستا داوای دابەشکردنی پۆستەکان دەکات. ئەمەش لە کاتێکدایە هەردوو حزبی دەسەڵاتداری کورد لە شارەکە دەیانتوانی پۆستەکان بە پێی ڕێکەوتنی نێوانیان یەکلایی بکەنەوە. چاودێرێکی سیاسی پارتی و یەکێتی بە هۆکاری لە دەستدانی ئەو پۆستانە دەزانێت پێشی وایە ئەوان هۆکارن بۆ ئاسایی نەبوونەوەی دۆخی شارەکە. ڕێگری سەرەکی لەوەی پارێزگارێکی کورد بۆ کەرکووک دابنرێ پۆستە ئیدارەکانش وەرگێتەوە بەغدان نییە. ڕێگری سەرەکی بەرژەوەندی حزبی هەردوو حزبی دەسەڵاتە بۆیە هەردوو حزبی دەسەڵات کەی دەستیان لە بەرژەوەندی حزبەکانیان هەڵگرت بەڵێ کێشە ئیدارەکانی شاری کەرکووک چارەسەر دەکرێت و پارێزگارێکی کوردش بۆ کەرکووک دیاری دەکرێت. هاوکات یەکێتی پارتی تۆمەتبار دەکات بە ڕێکنەکەوتن لەسەر ئەو پۆستانەی پەیوەستە بە کەرکووک بە تایبەتی بابەتی یەکلاییکردنەوەی پۆستە ئیداریەکان و پۆستی پارێزگاری کەرکووک. پارتیش دەڵێت ئێمە دانمان بە دانانی ڕاکانجبووری پارێزگاری بە وەکالەتی کەرکووک نەناوە چونکە لە دوای 16 ئۆکتۆبەرەوە پارتی بارەگەکانی داگیر کراوە و کادیر و ئەندامانی ڕاوەدوو نراون. بەڵێ کاتی خۆی ئێمە زۆر هەوڵماندا لەگەڵ برادرانی پارتی ئەنجومەنی پارێزگای کەرکووکە کە پاش 16 ئۆکتۆبەر چوبوونەوە بۆ هەولێر لەوێ پاڵیان لێدابووە ئێمە چوون بۆ لایەن برادرانی ئێمە چەند جارێ وەکو وەفد چوونە لایەن کارێ با بکەین ئێمە بتوانین پارێزگایەکی کورد هەڵبژێرین بۆ ئەو شارە بتوانێت جڵەوی ئیدارە بگرێتە دەستی ئامادە نەبوون. لەگەڵ ئەوەشا بەڵگەمان هەیە کە ئەوان بەرەی تورکمانیان هان ئەدا کە نێنە پێشەوە بۆ ئەوی پارێزگایەکی کورد واتە ئەمە ئەوە ئەگەیەنێت زۆریان پێخۆشە پارێزگای کەرکووک بەدەست ڕاکانجبووریەوە بێ نەک بەدەست کوردێکی شەریفەوە بێ. وڵاهی ئەو پرسیارە پێم خۆشە زیاتر لەوانە بکرێت کە واژۆیان کردووە بەوەی کە ئەم پارێزگارە سەپێنراوە بمێنێتەوە تا هەڵبژاردننی داهاتووی مەجلیسی کەرکووک. ئێمە شەرعێتمان نە بەو پارێزگارە داوەوە نە بە شەرعی دەزانین و ئەوەی کە ئەو ئێستا چۆتە ئەو پۆستەی گرتووەوە ڕووداوێکە کە دوای خیانەتی 16 ئۆکتۆبەر واقعەک بەسەر کەرکووکە هاتووە کەرکووک داگیر کراوە لە ڕووی جۆغرافیەوە و لە ڕووی سیاسی و لە ڕووی ئیداریشەوە قەدرێکی زۆر لە کەرکووک کراوە پارێزگاری شەرعی کەرکووک خوا لە خۆش بوو نەجمەدین کەریم لە پۆستەکەی کە لادراوە بە بەرکارێکی سیاسی شۆفێنی لادراوە بەداخەوە هێزێکی کوردیش بەشدار بووە لەو لادانی پارێزگاری شەرعی کەرکووک. ئێمە لە دوای 16 ئۆکتۆبەر لە کەرکووک بارەگاکانمان داگیر کراون کەوادرمان ڕاوەدوو نراون و ئێمە لەوێ نەماوین تاکو ئێمە بڕیار بدەین ڕاکانجبووری پارێزگاری کەرکووک پێ. باهۆی ململانی سیاسی و بەرژەوەندی حزبی یەکێتی و پارتی ماوەی زیاتر لە 4 ساڵە دەیان پۆستی کەرکووک کە لە پشکی کورد بوون لەلایەن عەرەب و تورکمانەکانەوە بەڕێوە دەبرێن. بەڵام لە جیاتیەوەی ئەو دوو حزبە هەوڵی بەدەستێنانەوەی مافەکانی کورد بدەن بەرژەوەندیەکانی کوردیان کردووەتە قوربانی بەرژەوەندی سیاست و حزبی خۆیان. چیانوری کەناڵی پەیام کەرکووک.